السلام عليكم. لە ڕێکەوتنامەی کۆتایی ساڵی 2014 هەرێم و بەغدا هاتووە هەرێمی کوردستان پێویستە ڕۆژانە 550,000 بەرمیل نەوت ڕادستی بەغدا بکات و بەغداش پشکی لە سەدا 17 بودجەی هەرێم ڕەوانە بکات. پابەند نەبوونی دەسەڵاتدارانی هەرێم بەو ڕێکەوتنامەیەوە قوتی خەڵکی بڕی و سەدان فەرمانبەر و مامۆستای لە پێناو بژێوی ژیان و قوتی ڕۆژانەیان هێنایە سەر شەقامەکان. کاتێکیش پەرلەمانی کوردستان لەلایەن پارتیەوە داخراوە ئیتر ناوەندێک بۆ وەستاندن و کۆتایی هێنان با بڕیار و ڕێکەوتنە تاگڕەوانەکان بە قوتی خەڵکەوە نەماوە. لە ڕێگای سێ ئەگەرەوە ئەحمەدی حاجی ڕەشید بڕیاردەری لیژنەی دارایی لا پەرلەمانی عێراق بە سێ ڕێگا و لە ڕێگەی دەستورەوە یەوێت چارەسەری بڕینی قوتی هاوڵاتیانی هەرێم بکات. لە ڕێگای سێ ئەگەرەوە ئەگەری یەکەمیان ئەوەیەکەوە حکوومەتی اتحادی بەبێ مادەی 120 دەستورە بێت لە داهاتە اتحادیەکان پشکی هەرێمی کوردستان بدا لە حاڵتێکە ئەگەر هەرێمی کوردستان ئیلتیزامی نەکرد و ئەم پابندیانەی دەرنەبڕی ئەوە حکوومەتی اتحادی بۆی هەبێ سکاڵای یاسایی تۆمار بکات لە ڕێگەی محکەمەی اتحادیەوە لەسەر بەرپرسانی هەرێم چونکە ناکرێ عقوبەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدرێن ناکرێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێنە قوربانی سیاسەتە چەوتەکانی حکوومەتی هەرێم و بەرپرسە باڵاکانی. هەوڵی دووەمیان ئەگەر ئەمە هەوڵە سەری نەگرت ئەوە حکوومەتی اتحادی بۆی هەبێت مامەڵە لەگەڵ پارێزگاکانە بکە بەوەی هەر پارێزگایەک ئامادە بێت داهاتی اتحادی و پارێزگایە ڕادستی حکوومەتی اتحادی بکات لە مقابلدا حکوومەتی اتحادیە بێ پابند بێ بەوەی موچە و بودجەی ئەو پارێزگایە دابین بکە. ئەوەش لە سابقەی مالیمان هەیە لەو پێش تەنمەی ئەقالیم ڕاستەوخۆ نێراوە و ئێمە باز لە نظامی مالیەکەین باز لە نظامی سیاسی ناکەین چونکە نظامی سیاسی هەرێم وحدەیەکی سیاسی سربەخۆیە کە هیچ کەس بۆی نییە ئەو سنوورە سیاسیانە بشکێنێ. خاڵی سێمان ئەوەیە یا بانکی دەولی یا صندوقی نقدی دەولی یا UN هەر کام لەم ڕێکارانە ڕێکارێکی یاساوی دەستورین بەو مەرجە باسمان لەوە کردووە دوای داهاتەکان تەوزیەکرێنەوە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان نایەوێ باجی ئەوە بدات کەوا سربەخۆیی پێ بفرۆشێ بە برسێتی. ئەوەی سەرۆکی پارتی هێنایە قسە و ناڕەزایی پارتی لێکەوتووەتەوە خاڵی دووەمی چارەسەرەکانن کە پارتی بە خیانەتکاری ناوی دەبن و جگە لە بێدەنگی هیچ چارەسەرێکیشیان بۆ دۆخی خراپی دارایی نییە و زۆر جاریش ناڕەزاییەکان لە پێناو گیرفان بەتاڵی با کەمینە ژمار دەکەن. درست ئاخەفناو من بۆ وان کەسایە ئەو لوقمێت سیاسیەت هەنگوش دانایە سەرێکۆمە زۆر مەیت هەڵگرتە یە دیژدی هەڵگیرین. بجا هەتا هەنگی بخۆ تشتە بنویسن هەڵپەڕن خەبەرات بێژن هەجا بۆ خودکیان بکەن حقیقەت نەمە گول هەنگوویە نەچ حسابێکیش بوو هەنگوو تێتە کرد. ئەمەی پارتی کاردانەوەیە چونکە برادرانی گۆڕان بە غەڵەت تەسویقیان کرد بەڵێ ئەمانەوە هەردوو حکوومەتی عێراق و هەرێمش ئیلزام بکەین بۆ ئەوەی بودجێ ئەو خەڵکە دابین بکە لەبەرەوە بە گوێرەی دەستور هەموو هاوڵاتێکی عێراقی وەکو یەک هەیە سوود لە سامانەکانی عێراق وەربگرێت. گەر ساڵانێک دەسەڵاتداران بە ناوی حکوومەت و نوێنەری هەرێمەوە لە بەغدا بڕین و دوورینیان کردبێت ئەوە بەرهەمەکەی نەک تەنها سەربەخۆیی نەبووە بەڵکو ناڕەزایی فەرمانبەر و مامۆستایانە لەسەر شەقامەکان. لایەنەکانی تریش بە چارەسەرێک بۆ بەرهەمەکەی ئەوان ئەیانەوێ ئەوە بۆ خەڵک بسەلمێنن کە ڕاستگۆن و نوێنەری ڕاستەقینەی ئەوانن. جەلال محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.